سوتاینە برژانە هیچ ئاگەمان لە خۆمان نییە هیچ شتی ئاگەمان لە خۆمان نییە هەر دەقەمان مردنیەکە. سەرباریەوەی ماوەی زیاتر لە 9 مانگە لە ئازیزترین کەسیان بە دوورن و ڕۆڵەکانیان لایەن تیرۆریستانی داعشەوە بەدیلگیراون کە سوکاری پێشمەگەدیلەکانی کەرکووک و خوازیارن قەیرانەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان باراستەی چارەسەر ببرێن. یام ئەم شەڕ و ئاژاوە چییە ئەیکەن؟ هەمومان کوردی نەبێ پشتی یەک بگرن نەک پشتی یەک بەردەن ئینەکەن شەڕ و ئاژاواکەن شەڕی ناوخۆی نەکەن هەمومان یەک گزینێک نین کورد نین زمانێ نین. ینی داواکەم لەو خەڵکە دڵیان بستێ بە مناڵانە کە چاوەڕێی باوکیانەکەن دڵیان بستێ بەو دایکانە کە ئازاریان هەیە لە دڵیان کە هەموو ڕۆژ کە خەبەرێ دێ ئەڵێن وا دێنەوە و دوایش ئەڵێن هیچ نییە یعنی ناخۆشە بەڕاستی زۆر ناخۆشە. ئێمەش داواکەین لە هەموو ملەتی کورد داوا مزارە نەکەن و وەزعگە تێک نەدەن و با بارامی داژن تا خوا پاپێخێن لە عالمەکاتەوە و خوا ڕەحم لە عالمەکە. وەڵای ئێمە پێمان باش نییە. ناوەڵڵا داعشەوە نێترە هارە بێتە گیانمان. وەڵڵاهی بێنە سەر مێزی گفتوگۆ سەیری ئەم خەڵکە بکەن سەیری ئەم دایک و باوکانە بکەن سەیری ئەو خەڵکە سەیری بەس سەیری ئێمە بکە ئیتر بخۆیان بزانێت چی و چی نییە. وەک نوێنەری کە سوکاری پێشمەگەدیلەکانی کەرکووک جەختی لەسەر کرد ئەگەرچی بەهۆی دۆخی ڕۆڵەکانیان لە ژیانێکی ێزگار دژواردا دەژین بەڵام نایەنەوێت ئاسایشی هەرێم بشێوێت. ئەبێ ئێمە ئەوان هەستێکیان هەبێ بەرامبەر ئێمە کەوا ئێمە لە دۆخێکین ئیستا کاتی ئەوە نییە کاتی ئەگەر هەر شتێکەیە مێزی گفتوگۆ هەیە با بتوانن لە ڕێی گفتوگۆوە بگەنە نەتیجەیەک و ئێمە ئینشاءالله داواکارین لە خوای گەورە و لەو برا بەڕێزانە و نەکەونە دوای قسەی ئەو چکە گورگێکی زۆر لە دەورو پشتمانن. خواست و ویست و داواکاری هاوڵاتیان پاراستنیە وەزمونەیە کە بە خوێنی شەیدان بەدی هاتووە و لەسەر دەستی پێشمەگە دەپارێزرێت و داخوازی هەمولایەکیشە تەنگژەکان بە شێوەی ئاشتیانە و بە ڕێگەی دیالۆگ باراستەی کەناری ئارامی ببرێن. سەرباری ئەو کەسەری بەسەریان هاتووە کە سوکاری پێشمەگەدیلەکانی کەرکووک خوازیارن کە دۆخی هەرێم نەشێوێ و چارەنووسی ڕۆڵەکانی ئەوانیش بە زووی دیاری بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.